بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تری سڵاو خۆشحاڵم لە بەرنمەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ جاریش کە پێتان شاد دەبمەوە بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنمەکەمان کاگەدیبی حاجی غەریبی ڕەفعەداغایە و بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێک بە خێراترن دەکەین. کاگەدیب جەنابتان لە سلێمانی گەورە بوون. زیاتر لەسەر شەقام و جادەی کاوە و بەهۆی ئەوەی کەوا ئێوە ئوتێلتان هەبووە لە جادەی کاوە ئەمانەوێت لە میانی ئەم بەرنمەیە باسێکی ئەو ڕۆژگارانە بکەین کە توی تیا گەورە بووی بە تایبەتی لە سەر شەقامی کاوە و لە گەڕک و لە ئەو ئارەزوانی کە هەبووە لە ژیانتا. اینجا تۆ خۆت بەرنمەکە شارەزای ئەزانی کە ئێمە یەکەم جار لە باوکۆ دەست پێکەین. کەواتە ئەم پیاوە باوکی جەنابتە. باسێکی ئەم پیاوە زۆر جوانە بۆ شناخە مشکی بەسەرە جلکردێمان بۆ بکە بزانین ئەم پیاوە کێیە. ئەوە باوکم حاجی غەریب ڕەفعەتە لە ساڵی 1920 لە شاری سلێمانی لە گەڕێکی سەر شەقام لە دایک بووە. پاشان باوکیشی لە ساڵی 1995 ئەویش لە سلێمانی لە دایک بووە. لە تەمەنی 6 ساڵیا دایکی باوکم عەمری خوای کردووە. باوکی گرتوێتە لای خۆی هەر لای خۆی بوو. تا تەمەنیشی ساڵی 1945 لە تەمەنی 25 ساڵیە خێزانی پێکۆنەوە. بەڵام خێزانی یەکەمی بە ناوی بەهێ مەلا ساڵح. باش ئەم پیاوە چۆن ژیاوە خوێنەواری هەیە نیەتی خوێنەواری تا شەشی ئیبتیدایی ئەو کاتەی خوێنەواریەکی باشی هەبووە. میرزانە زۆر باش بووە لە حساباتێکی چاکی زانیوە. لە خێزانی یەکەمی کە باجیمە کوڕێکی ئەبێ بە ناوی محەممەد. باش هێشتا پێشوێ بچینە سەر خێزانی یەکەمی پێش ئەوی بچینە لای مناڵەکانی خێزانی یەکەمی ئەم پیاوە بە چیوە خەریک بووە؟ باوکم لە دوای 45 و 46ەوە چوەتە سلکی شوڕتەوە. باش لە سلێمانی شوڕتە. لە ساڵی 1949 بە واجبی حکومی ئەینێرن بۆ خورماڵ و هەڵەبجە لەگەڵ عەلیبەگ باوکی عومەربەگی زەڕەنگەر. ئەویش هەر لەو سلکا بوون. عەلیبەگی عومەربەگ کوڕی عەلیبەگ. بەڵێ باشە کەواتە عەلیبەگ ئەکاتە باپیری کاکبەرزانی عومەربەگ. بالضبط. باش کە ئەویش هەر زەرەنگەرەوە. ئەویش زەرەنگەر. بەڵێ زانم. لە پاشە بە ئیشێگەیانێرن بۆ دەوروبەری هەڵەبجە و خورماڵ و شارە زۆر. باش لەوێ باڵا دەسە بن ئیشوکاری حکومە ڕاپەڕێنن یەکی ئەسپێکیان نەبێ ئەو کاتە هینیان نییە سیارە و شت نەبووە لەو مەنتیقەیە. کەواتە ئەوانە پۆلیسی سوارە بوون. سەرکەکان سوارە بوون پیادە نەبوون. بەڵێ باش موچەکەیان 3 دینار بوو. باش بەڵام ئەوەی سێرە لێرە ئەو ئەسپەیکەوە موچەکەیانە بۆ 4 دیناری ئەسپەکان وەرگرتووە. بۆ بە حوت خۆی 3 بەڵام ئەسپەکەی و مەساریفی ئەسپەکەی 4 دینار بۆ بە 4 زۆر بۆ ئەو کاتە. ڕاستە. تا ماوەیەک باوکم لەو سلکە ئەمێنێتەوە لە دوایە وازی لێنێت. باش دەساتە بازرگانی دوکانێک دانێت لە هەڵەبجە کڕین و فرۆشتنی شک هەر لە هەڵەبجە ئەمێنێتەوە بەڵام خۆی خەڵکی سلێمانیە. بەڵێ هاتوچۆ کات. باش ئەچێ بۆ سلێمانی و یێتەوە. باش هاتوچۆیە کرد دوکان دانێ ئیشی تیجارەتەکە شەکر و چاوەڕۆن و ئەم بابەتانە ئەبا بۆ ئەیهێنێت لە سلێمانیەوە بۆ هەڵەبجە لۆکە و تووتن و پەم و ئەمانە ئەبا بۆ سلێمانی حاصڵاتی ئەوێ لە کاتی زەرعات و ئەوان. بەڵێ باش ئەمە ئەو فترەیە باوکم بەوە مەشغوڵ بوو تا ساڵی 1951. باش 51 یعنی تقریبا 1-2 ساڵی خەریکی میشابێ دوای وازی لێنێ. باش لەوێ هاتوچووە کات باجیم لە سلێمانی ئەمێنێتەوە نایە بۆ هەڵەبجە خێزانی دووەم پێکەینێت لە هەڵەبجە. باش بەڵێ سلێمانی. باش کە دایشی منەکە فاتمەی مەلاوەڕەحمانی عەلاف. باشە ئەو لەگەڵ چێ بۆ هەڵەبجە. ئەوە چێ بۆ هەڵەبجە. باشە وایە عینادیە ئەو مناسیە ئەو
چوار مناڵیە بێ دوو کوڕ و دوو کچ کچی یەکەمیان ڕجای خوشکمە ڕجاخانە مەمنون لە کاروباری کۆمەڵایەتی دووەمیان بەندە بەڵێ بەخێر زۆر سپاس سێهەمیان دکتۆرە جوان چوارەمیان زۆر سپاس کاک بەهادین و بۆ جوانە زۆر سپاس باشە ئەمە کەواتە بەپی ئەو دۆکۆمنتی لە لای جەنابتە ئەمە خێزانی یەکەمێتی بەڵێ نەماوە ئێستا نەخێر کۆچی دوای کردووە 4 ساڵ کۆچی فەرموود ئەم ناوی چی بوو بەهێ مەلا ساڵح بەیەخانی مەلا ساڵح بەڵام وێنەیەکی زۆر جوانە ئەم پێچە لە 1945 و 46 وانە هێنابێتی بەڵێ هاوسەرگیری کردووە لە 45 هێناوێتی لەم دایکەی تۆ لەم دایکەی ترێ با بڵێن بەڵێ چەند خوشک و برات هەیە لە دایکەکەی خۆم دوو نەخێر لەم دایک لە باجیت یەک برام هەیە تاقانە بوو هەرە برایەت بەیەخان خەڵکی شوێ بەئاسڵ بەیەخان خەڵکی سلێمانیە و گەڕێکی سەرشەقام و بە بنەماڵە ئەگەڕێتەوە بۆ نەقشبەندیەکان بۆ شێخانی نەقشبەندی سەرشەقامیە بەڵە سەرشەقامیە باشە تەبان تۆ لەگەڵ ئەم ژیاوی ژیان زۆر خوێنەواری زۆر بەقەوت بوو خوێنواری هەبوو بەڵ هەر لە ڕێگەی مەکتەبەوە یا لە ڕێگەی لە ڕێگەی مەکتەبە و تۆزێ مەکتەبیشی خوێن بوو بەڵێ هیچ یادگارێکی خۆش هەیە لە بینی تۆ لەگەڵ ئەم باجێت هیچ وڵی بە بەردەوام مەچووم بەڵام فەرقی نەکردوم لەگەڵ کاکمە یعنی هەروەکو یەک تەماشای کرد بە یەک چاو تەماشای پەیوەندی نێوان حاجی غەریب لەگەڵ بەهێخانە زۆر باش بوو زۆر باش یعنی ئیتر ئەگەر لەگەڵ یا بڕۆشتایە بۆ هەڵەبجە باشتر بوو باوەڕ ناکەم دایکتی بێنایە نەخێر وەنیە ئیتر سوتفا و بەڵێ ئینادێکە کردوێتی ئەوە بۆکەمان زۆر باش بوو لەگەڵ باسی کاکتێ کرد بەڵێ لە بەهێخان واتە لە باجیت ئەماوە بەڵێ باش باسێکی ئەم پیاوەمان بۆ بکە فەرموود هەر ئەمەشی هەبوو هەر ئەو کوڕی هەبوو ئەو کوڕە لای باوکیشم بوو لای باژیشم بوو باش یعنی ئەوەنەی تێکڵاوی هەردووکمانیە کرد تەوازنێکی کردبوو لە بینی هەردوو لامانە موالیدی چەند بوو موالیدی 1946 بوو 46 بوو باش تاقانە بوو یعنی خوشکیشی نەبوو نەخێر هەر نەخێر نەبوو عدادەی زەراعی لە سلێمانی تەواو کرد عدای سلێمانی بەڵێ لە پاشا بوو بە فەرمانبەر لە جامیعەی سلێمانی بەڵام ژنوشتی نێنە نەخێنێنە ئێستا لەکوێ ئێستا ئیعدام کراوە شەهید بووە درود بۆ گیانی پاکی ئەو شەهیدانی ڕێگای ڕزگاری ئەمەش هەر وێنەیەکی تری بەڵێ ئەوەی تر لە دواساتەکانی پێشگرتنیێت گرتنەکەی بوو باشە ئێمە نامانەوێت زۆر با بڵێن برینی جەنابە بکولێنینەوە ئەمەش هەر وێنەیەکی باوکتە حاجی غەریب دوای ئەوەی لەواز لە هەڵەبجا هێنێ یەتەوە سلێمانی بەڵێ یەتەوە سلێمانی کە یەتەوە سلێمانی هەر لە گەڕێکی سەر شەقام داهانیشین بەڵام گەڕک بەڵێ وەکو گەڕک بەڵام ئیش و کارەکەی ئوتێلێک بە ئیجارەگرێت بە جادەی کاوە ئوتێلکاوە لە پاشا ئوتێ سلێمانیشمان هەر کڕی یعنی هەردووچیمان هەبوو بەڵێشان ئیجار بوو هەردووچینی خۆمان بوو سەر قوفڵی پێڵێنەوە کاتە بەسەر قوفڵی هەردووشی کاوە سلێمانی هەردووشان لەسەر یەک شەقام بوون 50 مەتریان فەرق بوو هەردووشیشی خۆی ئیدارەیە کرد بەڵێ هەردووچی نەخێر کاتبمان هەبوو شاگردمان هەبوو خۆی سەرپەرشتی بەڵام ئەوەی ئوتێلکاوە تقریبا من خۆم سەرپەرشتی مەکردو ینی کەوتە ئەوەی خۆشە سەر هەتا ساڵی چەند باوکی لەسەر ئیش و کاری ئوتێلەکان ئیشی کردو ئەوانە تا ئەو کاتی کۆچی دوایی کرد ساڵی 1982 ئیتر وەختێک کە وەفاتیشی کرد و ئوتێلانە هەرما بوون بەڵێ مابوو باش هۆی چییە لە دوای ساڵی 82 ئێوە ئیتر ئیشی ئوتێل ناکەن لەگەڵ کاک بەهادینی برات کە ئێمە تەمەنای ژیانێکی زۆر خۆشی بۆ خوازین یەکێکە لە کوڕە باشەکانی سلێمانی لێرەوە ڕێزی بۆ نێرین هۆی چییە ئێوە بن بە زەرەنگار وڵای بار و زۆرفەکەی ئەو سەردەمەوا بوو من لە ساڵی 1970 چوومە دەرەوە کە چوومە دەرەوە ئیتر فەراغێ دروست بوو فەراغێ دروست بوو دوا بە دوای ئەوە کە باوکم ئەمری خوای کرد بەهادینی براشم چۆ دەرەوە باش بوو بە پێشمەرگە یەکێکە لە پێشمەرگە دیێرینەکانی یەکێتی نیشتاکی شەهید بووە لە دەرەوەی کاک بەهادینیش لە دەرەوەیە ئەو خێزانەی کیە بڕێوەیە بردن
خوشکە گەورەکەم باش بوو فەرمانبەر بوو باشە وتێلەکانیشمان بەڵێ وتێلەکان ما بوو وتێلەکان ئیشیان نەکرد بەڵام بەدەست خەڵکانێکەوە بوو کەوا بۆیانە بەردین بەڕێوە کەسانی باش بوون یعنی وەکو خۆتان لێ بن ئیشەکانمانە ڕێ بەڵێ زیاتر ئەو ئوتێلانە خەڵکی کوێی بۆەوە هات کاک ئەو کاتە سیارە زۆر کەم بۆ ئەو خەڵکانی کە لە مەسەلەن لە دەوروبەری سلێمانی قەزا و ناحیەکانەوە هاتن ناشان نەتوانی بگەڕێنەوە شەو ئەمانەوە ئەمە یەک لە هاوینانیشە گەشتیار لە بەغا و شارەکانی جنوبەوە ئاهاتن بۆ سلێمانی شارێکی خۆش و جوانە خەڵ ڕووی تیە کرد ئەو کەسانات چۆیانە کردی وتێلکاوە چەند ژوور بوو وتێلکاوە 12 ژوور بوو ئەم ژوورانە ئەدران بە چەند بەکرێ ئەو کاتە مەسەن لە هەفتاکانە نەفەری بە 200 فلس بوو یەک نەفەر بە 200 فلس بوو بەڵام سلێمانی نەفەری بە 350 فلس بوو ئەویان فەرقی کواڵەتی باشتر دوو قاتیش بوو باشە خۆ ژوورەکانێکی دوانیەگر بەڵێ هەبوو دوانیەگر هەبوو سیانیەگرت بەکۆی گشتی دەخلی ئێوە لە ڕۆژێکە کاتە نەچۆتە 6 دینار و حەوت نەخێر ئینی کاوە 3 دینار و نیو بوو کە بە شەرتێک ئەگەر هەموو شوێنەکان گیرا بێت هینی سلێمانی ئەچۆوە 5 و 6 بەڵام لە هاوینە سەربانیشمان هەبوو بەڵێ زایدن سەربانیشمانە بەڵام ئەو پارەکەی کەمتر بوو نەخێر هەر نەفسی پارە بوو نفسی پارە ئەویان باشتر بۆ ئێوە باشتر بووە اینجا بابینە سەر کارکتەرێکی کە ئەوە ئەبێ بە دوور درێژی باسیکەین ئەم ژنێکی ئەو ژنە دایکمە فاتمەی مامە و ڕەحمانی عەلاف باش بابینە سەر ئەم ژنە ئەمە ژنی دووەمە و ژنی دووەمە نازدارتر بۆ باوکت و وابوو فەرقی نەکرد باوکم فەرقی نەکرد باوکم پیاوێکی لەخوا ترس بوو بەڵێ ڕاستە نوێشکەر بوو مسڵمان بوو حاجی بوو حەجی کرد بەڵێ ڕاستە کەسیان لە ژنەکانی نەچوون لەگەڵیا بۆ حەج نەخێر نەخێر باشە باسێکی دایک فاتمە خانمان بۆ بەڵێ دایکم لە ساڵی 1950 هاوسەرگیری لەگەڵ باوکمان کرد باش خۆی موالیدی چەنە خۆی موالیدی 1934 باوکی شێبیست کەواتە 14 ساڵیان بەڵێ 14 ساڵیان کورەکاگەدی بۆ کاتە ئەو 14 ساڵشتە بینیان نەبووە نابوو بیزە بەدوای یعنی زیاتر بای بوو 14 ساڵە بێت لە خۆی مناڵتر باشە لە پاشە ئەم ها بۆ هەڵەبجە تەبەن هاتو چۆمانە کردم خۆمان من لە ساڵی 1962 چوومە مەکتەب باش هاتو چۆمانە کرد فترەیەکیش کە لە هەڵەبجە ماینەوە ئیتر لە دوایە هاتینەوە بۆ سلێمانی یعنی تۆ لە هەڵەبجە لەدایک بووی نەخێر من لە سلێمانی لەدایک باش لە سلێمانی لەدایکم بەڵام ئەو کاتە باوکم وەزعی باش بوو پیکابێکی شۆفلێتی هەبوو ئەو کاتێکە لە بینی هەڵەبجە و سلێمانی بوو بەڵێ دوایی پاش ماوەیەکی کە پاسێکیشی کڕی پاسەکانەوانی کەەوە پشتەکانیان بێزەبەت باش دەگەن نەجەفیان خۆی لە نەجەف دروستەکرا ئەو بەڵێ ئەو بەشەی پشتەوەی بۆیە پیانە دەگەن ئەمە لە سلێمانیەوە مەسەلەن میوێ هێنا و شەکر و چاوڕۆنی هێنا بۆ هەڵەبجە باشە لە پاشە لە سلێمانی لە هەڵەبجەشەوە بۆ سلێمانی پەموو تووتن و لۆکەی ئەبرد هەر بە پیکابووینەکەی خۆی هەر بەوینە بە پاسقەمە بەڵە سایقمانە بوو بەڵام سایقمانە بوو کێ سایقتان ئەو کاتە کاک ئیسماعیلێک لەگەڵ ئیسماعیلی ئیبراهیم میان پێوت ئەوەیەکیان لەگەڵ کوڕی خاڵێکی خۆم ناوی عومەر بوو تر ماگانیان هەبوو بەڵێ هیچ نەفەروشتیان ڕۆژانە نە هەر ئیشان بۆ ئیشان بۆ باوک مەگە ئەگەر نەفەریشە با هەڕێک پارەکەیان هێنایەوە باش دوایەوە بابین و سەر فاتمەخانی مامۆ ڕەحمان بەڵێ ئەم خەڵکی چ گەڕێکیەکە ئەم خەڵکی سەرشەقام هەر سەرشەقامی چیان براکانی خاڵە کەریم باش خاڵە حەمەمین لە پاشا کە لە هەڵەبجە ئەگەڕینەوە بۆ سلێمانی لە ساڵی 1964 لە چوارە گەڕانەوە ماڵی دایکی بەڵێ کە گەڕانەوە چوونەوە لای بەیەخانیان نەخێر خانومان بەکرێگرت بەڵام ئەوی تیر کە بەیەخانی لێ بوو خانی خۆ بەڵێ خانی خۆی بووینی باجی باش تیاژێ باش پەیوەندی نێوان بەیەخان و فاتمەخان چۆن بوو زۆر باش بوو باش زۆر نا هیچ کێشەیەکیان نەبوونەوە پەیوەندی دایکێ لەگەڵ شەیدی براتە زۆر باش بوو ئەوەنی بۆ ئەو باش بوو بۆ ئێمە باش نەبوو چونکە ئێمە مناڵتر بووینەوە کاک ئەدی من ئەمێ باسی ئەوە بکەم ئەو کاتە پیا و ئیسرار و با بڵێن پیا و چەسپاوتر بوو یعنی مەبەستمەوەیە
کە ژنی دووەمیە هێنا عیبێتیان نەبوو عەدالەتی ڕاگرت تەوازنیانەکرد لە بینی هەردوولان تۆزێ ژنیش ئەو کاتە ئەگە سێوەش ژن و چوار ژنیش بوو بێ خۆفی پیان هەڵا بووە نانوێراوە کێشە ئەو ینی ئەوە بە کۆی گشتی تا 50کانیش بۆ شێوەیە باشە ئەمەش وێنەیەکە ئەمانێکیان سەر پۆستپیەکان دایکمە ئەمە دایکتە دایکێ فەرمود ماوە بەڵێ لە ژیانە ماوە لای خۆتان بەڵێ لای خۆمانە لێرەوە دەستی ماچەکەم لای دکتۆرە جوانی خوشکم بەڵێ ئەمەش کاک بەهادی کە پێشمەرگە بووە پێشمەرگە بوو لە سەرکردایەت لە مەکتەبی عسکەری لای کاک ملازم عومەر و کاک ئیبراهیم جەلال بەڵێ ئەمەش ڕەجاخانی خوشکە کە چوون ئەو کاتە سەردانتان کرد بەڵێ ئەوان چوون سەردانیان کردبوو باشە پێش هەوەی پرسیارێکم هەیە جەوهەریە بۆ ئەم بەرنامەیە ئێستا پرسیار لێکم ئەمەش ڕەحمەتی باوکتە بەڵێ ئەوە باوکمە لە بەردەمی ئوتێل سلێمانیا گرتوێتی ئەو وێنێ پێش وەفاتێتی ساڵی بەڵێ هەفتاونەوەشتا بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی خێزانیە پێچە سەیران بێ ئەوە سەرای سوبحاناغەیە ئەو کاتە خەڵکی سلێمانی کە بۆ سەیران و شت و ئەچووە شوێنە نزیکەکانی وەکو سەرای بەڵێ بەگازی عربەتی زۆرە بەڵام ئەو کاتە ئێمە لەخوا بەزیاد بە سیارەیەکمان هەبوو سیارێکی لادام هەبوو من خۆم باە خۆم بەڕێوەمە برد باشە ئەم پیاوەیە ئەمە ڕەحمەتی باوک ئەوە باوکمە حاجی غەریب ئەوەش فاتمەخانە بەڵێ ئەمانی ترچ ئەو خوشکە ئەمیرەخانە کچی کە حاجی عەبدوڵای شاڵە دراوسێمان بوو بەڵێ ئەمیرەخان ئەوەش دکتۆرە جوانەیە ئەوەش جوانەخانی ئەوەش ڕجای خوشکمە ڕجاخانە ئەمەیان ئەوەشیان خۆمم ئەوەشیان خۆتی تۆ بەلاداکە بردووت بەڵێ من خۆم باش ئەمە ژوێنەیەکی ترە پێ ئەچێ ماڵی ئێوە یعنی گرنگیتان بەگەشت و بە سەیران وشتیوا زۆرا بێ ئەمە ژوێنێکی سەیرانەوە نییە ئەمەش بەڵێ ئەمە چوین بۆ شەقلاوە میوانی برادریە بووین لە شەقلاوە داوەتی کرد بووین باشە من ئەمەوێ شتێک باس بکەین پێشوی بچینە سەر ژیانی خۆ سەرەتا باسی ئەوە بکەین کە بۆچی ئێوە بوون بە زەرەنگەر بەڵێ لە ڕاستیان من لە مناڵیەوە لەو گوزەرا بووم لە ناو زەڕەنگەرەکانە بووم ئیتر کە زانیم باری ژیان قورس بووە ئوتێلەکان وردەوە دەبەرە و کزی ئەڕۆشتن فرۆشتمان ئوتێلەکان هەردوو ئوتێلەکەمان فرۆشت و دوکانێکمان لێکڕی باش بۆ هەردووتان بۆ تۆ بەڵێ بۆ من و بارین هەردووکمان بووین هیچتان ئەزانی لە زەرەنگەری نەخێر هیچمان نازانی تاکو ئێستا من ئێمە زیاتر کڕین و فرۆشتنەکەین و هاتوچۆی دوبەیەکەین لێوە سنعەتێنین و بەڵام ئێوە نەتۆ نەکاک بەهادین توانای ئیشی دەستان نییە نەخێر یعنی سەنعاتەکەی نازانێت نەخێر بەس ئەوە وەکو سنعات ئیجازەشی هەیە سوکە سنعاتێکی شەزانێت کاک بەهادی بەڵێ بەڵام تۆ نەخێر من تۆ تااقەتیەوە من نەخێر باش من ئەمێ پرسیارێک لەسەر ئەوە بکەم کاک ئەدیب هیچ لە مێژووی پیشەی زەرەنگەری لە سلێمانی ئەزانی بەڵێ کورتەیە گەزانم مێژووی پیشەی زەرەنگەری لە سلێمانی زۆر کۆنە باش ئەگەڕێتەوە بۆ سەردەمی جوولەکەکان باش جوولەکەکان ئەوی شەیانە کرد بۆ کارە هەڵەسان باش تا ساڵی 1950 پێشەوەی تەرحیلیان بۆ ئیسرائیل باش چەند کەسایەتیەکی سلێمانیە بوو ئەچوون لایەن خۆیان فێری ئیشە کرد باش وەک شاگرنە باش تەنها فێری ئیشەکە بوون اینجا ئەم کەسانە ماگانەیانە بە جوولەکەکان یەکینی و دناری ئەو کاتیانە بەس بۆی فێریان کەن باش ئەو جوولەکانە یعنی ئەوانیش بە خۆڕایی خەڵکیان فێر نەخێر حتا شاگردەکانیشی کە هەیان بوون مسلمان نەبوون هەر خۆیان بوون باش بەس ئەو کەسەی مسلمان بۆیە بچواتە لای حتا ئەگەر جوولەکەش بۆیە بچواتە لای بە بێپارە فێری ناکات نە جوولەکە نە جوولەکە نە بەس ئەوانەی خەڵکی سلێمانی بوون باش کوردەکان بەڵێ جا ئەمانە زۆر بوون دوکانەکانیان مەجموعەیە دوکانیان لە خوار حەوزەکەەوە بوو بازاری نەورۆز بەڵێ سێ کۆڵانە لە کۆڵانە تەسکەکە بە دوکانەکانیان لەویا بوو لە پاشان لە جادەی کاوە لە هەیان بوو لە جادەی مەولەویش هەیان بوو لەم سێ شوێنە هەیان بوو کاروباری زەڕەنگەرایەتی ئەوانیان بەربەڕێ و ئیش و کارێک و نەخشوونیگارێکی جوانیان لە ئاڵتوونە ئاکرد لە زیوە خۆیان پیشەکەشیانە کرد پیشەکەیانە کرد زۆر بەدەست بوون و تاکو ئێستش ئەو
پارچە جوانانی کە ماوەتەوەینی جوولەکەیە کە ئێمە کاک ئەدیب خۆ من ئەوە جوولەکەەکانی ئەو سەردەمە توانای ئەویان نەبوو بچون لە دووبەی شت بێن و نەخش و نیگات هەر خۆیان چیان بە خاڵە هاتبێ یان نمونەی کۆن هەبووە لە سەریان دروست کردوێت و باوەڕ ناکەم لەوە زیاتر هەبوو شتێکی سەرەتایی بوو ئەوان کاک ئەدیب چییە بوون ئەوانەی کە ناودار بوون لەو سەردەمە جوولەکە بوون لە سلێمانی بۆ ڕۆفایی لیان هەبوو شەمۆلیان هەبوو خدرناوێکیان نەبوو پیان و خلا ئەم کەسانە هەبوون کەەوە لەوێ بوون. اینجا ئەم کەسانە کە ئەچوونە لایەن وەکو عومەری عەلیبەک ئەو بەڕێزانە عوسمانی عەلیبەک بران هەردووکیان بران لەگەڵ مەحموود مام ساڵح لەگەڵ حاجی نەجم ئەم پیاوە باشانە ئەچون خۆیان فێری ئیشەکە ئەکرد لایەن تا فێر بوون و ئیتر خۆیان دوکانیاندا. اینجا لە ساڵی 1950 بۆ دووەوە تەرحیلیان کردن ماڵ و مرچیان هەموو دەست بەسەر کرا و ئەوانیان ناردەوە ئەمان چوونە شوێنەکانیان هەریەکە و دوکانی خۆی دروست کرد و دەستی کرد بە میشە تاکو ئێستا ئەوە بە بیرەوەری تۆ نییە بەڵام بەڵێ نەخێر هەڵبەتە بیستوتە ئەو ئاڵتونانی کە کاتێک تەرحیل کران و ڕۆشتن ئەوان ئەشیاکانی ماڵیان فرۆشتن وڵی تر وردەوردەیە خەڵک هەندێکیان لێ کڕین بەڵام مڵکی چەسپاویان ئەوانە مسادرە کرا بەڵێ مسادرە کرا و ئەو کاتە وەزارەتی مەنقولەکانیان هەمووی بەڵێ وەزارەتی دەولە هەبوو هات دوکانەکانی فرۆشتەوە بە کەسانی سلێمانی خەڵکی سلێمانی ئەی ئاڵتونەکانیان ئاڵتونەکانیان پێشەوە فرۆشت بوویان کردیان بە ئەیزانیان بەڵێ ئازانی چکە ماوەکەیان هەبوو لە 49 ئیتر دەستی پێکرد وایە چکەوان لە 48 ئەو کیانیان بۆ خۆیان دروست کرد لە 49 50 وردە ئەو کۆچە دەستی پێکردو مەبەستمەوەیە ئەو نمونانی کە لەلایەن بۆ بەردەستی خۆیان دروستیان کردووە فرۆشتیان یعنی ڕەدەڵ و بەدەڵیان کردو پێشەوە ئەو شتانیان هەموو فرۆشتە بوو. اینجا ئیتر با بڵێن ئەم پیشەیە کەوتە دەست کوڕانی شار بەڵێ باش ئیتر هەریەکە لە شوێنێکەوە دوکانی خۆی کرد و دەستی کرد بە ئیشێکی سەرەتایی تاکو ئەم سەردەمە ئەو زەڕەنگەریە لە شارە ئەوە بە و کاک ئەدی من پرسیارێکی کەمێ ئەمەیان بۆ خۆمە و لە پاڵ ئەوواکە وەڵامی منیشێتەوە ئەم بینەری بەڕێزی گوێ لێ بێ عیاری نۆ مەسەلا عیاری 24 دوشمان هەیە لیرێ 24 هەیە 24 تێزابەکەیە ینی ئاڵتونە سافیەکەی ساقەکەی بەچی لە 24ەوە ئەبێتەوە بە 22 بە 18 بە 21 بە 18 چی لێکەمە بێتەوە لەو ئاڵتونەوە عیارەکەی گۆڕێ ئێمە ئاڵتونە ساقەکەی نین کە 24 سێ مسیتیەکەین ئەبێ بە عیاری 21 سێ چی؟ سێ مس سێ کێشانەی ترازوو ئەزام سێ غرام بەڵێ بڵێ باش هینی 18 شەشی تیەکەین ئەبێ بەوە لە خواردنەوە هەیە بەڵێ ئیتر ینی 6 بەش مسیتیەکەین لە دوایە چواردەیە نوێتیەکەین لە دوایە 12 نیو بە نیوتیەکەین ئەمە لە کاتێکا کەشتێکی پێ دروستەکە کە پێی دروستەکەین باش اینجا ئەو کاتێکەوە عیاری نزم کراوە وەکو 12 ئەمانە خەڵکەکە دەرامەتی نەبوو بووە و عیارانە کراوە ئەجینا ئێستا نە 12 نە چواردە نەماوە ئەسەری نەماوە لە ناوهشتە کورت کەمترینیانە لە هەژدەوە بۆ سەرەوە باشە کاگەدی پرسیارێکی کە ئەمە بۆ من بۆ بەرنامەکەش گرنگە پێش ئەوەی خەڵک بێدەرەتان بۆ ینی مەسەن لە 22 23 ژنی بێنایە و ئاڵتوێنی بۆ نەکڕایە بەزی و ماڵی بووک ڕازیە بوون نەخێر لە سلێمانیا زۆر کەم بوو زۆر زەحمەت بوو ینی ئیلا ئەوە ئاڵتونەکە بووە هەر ئاڵتونە هەبووە ئاڵتون مادەنێکی جوانە کانزایەکی بە نرخە بەهای خۆی هەیە باش زوو ئەبێتەوە بۆ پارە بۆ خەڵک لە فەوتان نایە بەڵێ نەخ لە فەوتانیش نایە زۆر زەحمەت ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابێ بەڵام با پێکە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دین و خزمەتە کاک ئەدیبی حاجی غەریبی ڕەفعەت ئاغا ئێمە پێش ئەوەی لە با بڵێن لە بەشی یەکەمی بەرنامەکەمان پێش وچانەکە
باسی ئەوەمان کرد کە پیشەی زەرەنگەری چۆن هاتووە و ئێستا چۆن ئەگوزەرێ بابینە سەر ژیانی تایبەتی خۆشێ ئەم ڕسمە جەنابتی هەڵیگرین بۆ دوایی هیچمان پێێتی ئەماکەین بە یەکەم وێنەی مناڵی تۆ باسێکی خۆتمان لەو کاتانە بۆ بکە مناڵێکی عەجوول بووی حەزت لە چی بوو چۆنە گوزەرا ژیان لە ڕاستیە لە مناڵی من لەگەڕێکی سەرشەقام هەڵسۆ کەوتمە کرد و زیاتر خولیایی یاری تۆپتۆپێن بووم یعنی بە شێوەیە بوو وچانم نەبوو لە پۆلی شەشا یەکەمین جار بەشداری خولەکانی قوتابخانەکانی سلێمانیم کرد بۆچی یاریەک ئەو کاتە یاری شەقمە کرد لەگەڵ بالە مامەسای بەڕێز و خۆشەویستم مامەسا سەڵاح محەممەد کەریم ئەو یەکەم مامەسام و کە منی هەڵبشارد بۆ یعنی چوویتە ناو دنیای وەرزشەوە لە شەشی ئیبتیدایی بوو باوکت و دایکت و ئەوانە هاندەرێ بوونیان شتی لێ شاردنەوە بە بەدزیەوە چوو بەتێکی شتم لێ شاردنەوە باوکم پێی ناخۆش بوو زۆر سوکایوە قاچاشکێ دەستشکێ بەدزیەوە ڕۆشتم بۆ هین بەڵام ئەوە شتێکی باش نەبووە ئەگەر ئێستا بێ باوکان هاندەرێکی باشە ئەو بیریدەوە کردەوەی بخوێنە بخوێنی تو موچەیەک و نانێکت هەبێ ئەوش ناحەقینە ئەمە وێنەیەکە وێنەی کۆمەڵێکە سن لە متەوەستی جمهوری ئەمانە چێن ئەمانە بەڕاستی ئەمە یاریمانە بوو لە پاش یاریەکە یەکەم بووینەوە ساڵە ساڵی 1970 بوو کە یاریەکەمان بردەوە بۆ سبەینی هاتینەوە ئەو قوتابە بەڕێزانە لەبەر دەمی دەرگاکە چاوەڕێیان نەکردین قوتابەکانی خۆتان بەڵێ هەموویان قوتابخانەی تەلەبی خۆمان بوون هینی جمهوری 162 دیارە متەوەسەتی جمهوریدانرا بەڵێ ئەو کاتە شوێنەکە کوێیە کاکە شوێنەکە بەردەمی متەوەسەتی جمهوریە بەردەمی متەوەسەتی جمهوری تۆزێک لەم لاترەوە بۆ لێ چوا بۆ کاتە لە جوولەکان بوو لە جوولەکان کامیان جەنابتی کاک لای چەپەوە دووەم کەس ڕانگ و چۆغەڵە لەم سەر ئەم کراسپیە بەڵێ ئەو کراسپی بەڵێ ئەو کاتیتە تۆش هاوڕێیان بووی لەگەڵ یانە بەڵێ ڕەفیقم بوون ئیتر یەکەم بووین باشە ئیتر لە زۆربەی زۆری چالاکیەکانی ئەو سەردەمەی مەکتەب بە تایبەتی متەوەسەتی جمهوری بەشداری چالاکیەکان دەکرد ئەمە ژوێنیکی ترە ئیستعراز سلێمانی وای لێ نووسراوە ئیستعرازی سلێمانیە بەڵێ ئەوە بەشداریمان لە ئیستعرازەکە کرد من یاری تۆپی پێمە کرد تێنسمە کرد ئەو مامەسا بەڕێزەی کێیە مامەسا کەریم عومەرەوە مامەستا کەریم ماوەش کرد بەڵێ لەخوا بەزیاب بەڕاستی ئەوە یەکێ بۆ لەو مامەسانێکەوە زۆر ئیتیمامی بە منە ڕێز و سڵاوم هەیە بۆی جەنابە کامیان من ئەوەی کەوا قەتعەکەی پێ یعنی ئەم درێسپیایی پێشەوە بەڵێ ئەوەی تەنیشیشم تراکسودەکەی لە بەرایە کاک فکرت خسرەوە ئەو یەکێکە لە یاریکەرە چاکەکانی سلێمانی ئەو کاتە ئەو چی بوو لێ من دەمتەوەست تەلەبە بوو هەر تەلەبە بوو بەڵام لە ئێوە هەڵکشاوترا بەڵێ ئەو لە سنفی سێ بوون تقریبا من لە سنفی یەک بوون باشە کاک ئەدی پێشەوەی بچینەوە سەر وەرزش ئەمە توی ئەمە لێ شوێ خەریکی چی دەمە لێرە وەڵی ئەوە لە ئوتێلکاوە بوو دانیشتە بووین وەکو یاریەک هینەکەم پەداخێکم کردو بە دەستمەوە شوشێک ئاوم تێکرد على ئاساس تۆ خۆت مەستەکەی بەڵێ یعنی ئەمە کردەیەکی شانۆییە شانۆیە بەڵام هیچینم هەستم پێ نەگەرکەوە مەسەلە مەشروع شتە بێ بەس یەک شتێ پێ بڵم کامێراژەوە نەکەم بوو کە ئینسانە چوە بەردەمی کامێرا حەزێک کرد شتێ بکە بۆی کە بمێنێتەوە ڕاستە ئەی ئەمەیان کوێیە ئەوەشان هەر ئوتێلکاوەیە بەڵام سەربانەکەیەتی بەڵێ ئەمە کە مسلەکان پێڵم ئەگەر ملا حەزە بکەی قەرەوێڵەکان دیارە ئەمانە چین لێرا ئەوە زیاتر وەکو تەپڵەک وا بۆ کاتە داهێنەنە بەڵێ ئەمەش هەر جەنابتی ئەم لێرا لە سەرەتایی بەڵێ لە سەرەتاییم باش وێنەیەکی تری سەردەمی مناڵیش هەیە ئەگەر بۆم دۆزرێتەوە زۆر باشە پێم وابێ لێرا دام نەبوو ئەم وێنەیە ئەمە کەیە کاک ئەمە لە پۆلی شەش بووم لە قوتابخانەی کوردی باش ئەم بەڕێوەبەرە
مامۆستای بەڕێز و خۆشەویستم کەریم زەندەوە. بەڵێ مامۆسای شارەزا لە بواری مێژوو مامۆسا کەریم زەند ئەی ئەم پیاوەیان ئەویان مامۆسا ئەحمەی زیندانی سیاسی. بەڵێ مامۆسا ئەحمە مامۆسایەکی خۆشەویست سیاسی یەکێکە لە پیاوە ئەشکەنجە دراوەکان بەڕاستی کەسێکە من منی شانازی پێڵەکەم. بەڵێ ئەنج مامۆستا پێ نوتین ئەلەوێنە ئەمە کامیان جەنابەتی یەکەم لە دانیشتەکانە لەم سەرەوە لای مامۆستا کەریم زەندەوە. بەڵێ ئەوەیانە بەڵێ مامۆسامە پۆلی ئەوە پۆلی شەشە پۆلی شەش لە قوتابخانەی کوردی بەڵێ. باشە بابینەوە سەر وەرزش بەڵێ لە وەرزش ئەنجابووی بە یاریزانی تۆپی پێ بەڵێ ئەمە چیان لەگەڵ تا کاک ئەدیب ئەوە یاری نیهایی بوو لە مەلعەبەکە بوو کاک کەمال مەحمووی خەیاتەوە. باش ئەمەش وێنەیەکی سەردەمی هەرزەکاریە. بەڵێ ئەمانە بەپی ئەوەی کە نووسراوە ئەدی و خەریب ئەمەیان ئەوان یەکەمیان منم ئەوەشی دووەمیشان شێخ بادینە بادین شەمحیدینە ئەوەشیان کاک تا حەسەنە ئەوەشیان کاک فازیلە ئەوەشیان خوافی کات سمکۆی کەریمە ئەوشیان کاکەمالە. باش هەندێک وێنی تر هەر لە بواری وەرزشایە ئەمەش هەر وێنەیەکی جوانە کە دوایی خۆ جیا کردوێتەوە ئەمە پێ ناچێت تۆپی پێوێ نەخێرەوە بالە بوو لە قوتابخانەی کوردی ئەمەی ئەم سەر مامۆسای بەڕێزم مامۆستا سەلاح محەممەد کەریمە. بەڵێ ئەوەی کەوازانێ بۆ مامۆستا سەلاح ئەویش بەشداری کردووە لەم بەرنامەیە ئەی ئەمەی تەنیشتی شەیە ئەوە کاک فەریدونە. بەڵێ ئەوەی دواتر کاک براهیمە. بەڵێ ئەوی تریان بەندە. بەڵێ ئەوەی تەنیشتی شم لەتیفی شی عومەرە کاک لەتیفی ئێستا لە دەرەوەیە لە هۆڵندەیە کاری شانۆیی و دراماشەکە لێرە کوڕی مامیشمە. بەڵێ کوڕی مامیشتا ئەویشیان کاکەمالی ناو بوو ئەویشیان کاک تا حەسەن بوو ئەوەی دواتر کا حەمە ڕەشی بوو پاشتر کاک فازیل بوو ئەوەشیان حاجی حەمە ساڵحی بازرگان بوو ئەمەی ئەم سەریشان ئەکرەمی حاجی نامیقی بنسفرۆش بوو. کاک ئەکرەم لە کام لە یاریەکانە سەرکەوتوو بووی یان لە کامیانە مرتاح بووی؟ مرتاح من یاری شەقم زیاترە کرد لەگەڵ تیانسا. درێسی چەنە ڕژمارەکەی چەنە بوو لە کوێ یاری دەکرد؟ من لە پێشەوە بم ڕقم حەوت بوو. ڕقم حەوت بووی؟ بەڵێ یعنی هێرشبەر بووی؟ بەڵێ من لە متۆسەی جمهوریە هەڵبژێران بۆ منتەخەب تەربیە. باش هەندێک وێنە هەیە دلیلی ئەوەن کە تۆ سەرکەوتوو بوویت یەکێک لە وێنانە ئەمەیە کە تۆ لێرە خەڵاتەکری. بەڵێ ئەوە ساڵی 1972 بوو یاری کۆتایی بوو لەگەڵ وەتەنە سیەویج لێمان بردنەوە لەگەڵ وەتەن. بەڵێ باشە ئەمەش هەر وێنەیەکی ترە پێچێ هەر ئەوە کاسی بالە بوو ئەمان کاسی ئەو کاسی بالەکە بوو وەرمان پیاوە نازانی شێ ئەمریکا ئەمە نای محافزی ئەو سەردەمە بوو عوسمان بەڕێز کاوسمان سەعید بوو. بەڵێ ئەی ئەم مامۆستا نەوزاد بوو ئیسماعیل حەقی. بەڵێ باشە ئەوەی دواشەوە ببوورە مامۆستا سامیە مامۆستا سامی حسێن نازم. بەڵێ ئەوەی مدیری تەربیە بۆ بەڵێ مدیری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بوو. بەڵێ قوربان ئەوە کەسایەتیشی دیارە لە مێژووی شای سلێمانی. هیچ وا ڕێکەوتووە تۆ ڕێکەوت بێتە هەندستان؟ هەندستان نەچووی؟ نەخێر نەچووی. باشە لێرە لە ناوچەوان تا خاڵێکەیە چییە مەوزوعەکە؟ وڵای ئەوە ڕسمم کرد هەروەکو جوانیەکە خۆم بەم کرد بەس بوو زانیا ڕۆژێک تووشی ئێرابی ئەو نقطەیە بەناکرد. وەڵام من حەز ناکەم ڕستم دەستکاری بکرێ بەڕاستی دیارە لە زمانی ئەوە گرنگی بۆ مەسەلەیەنەیە حەزمان نەشتی جوانی بوو لەو زەمانە سەپەرمی ئەمەشان هەرجەنا بە خەڵاتەکری. بەڵێ حەزەکەم ئەوە یەک ڕوونکردنەوەی لەسەر بم ئەوە یاری بالەی مەکتەبەکان بوو پێش ئەوە بە ڕۆژێک بەڕێز کەریم قەرەنی محافزی سلێمانی بوو خوالی خۆش بێت هات بۆ ئەوێ کە هاو بۆ ئەوێ یاریمانە کرد چاکەتەکەی داکەن و یاریی لەگەڵ شەوتە یاری لەگەڵا کردین خۆی لەگەڵا کردین مەکتەبەکانی بەسەرە کردەوە لە پاشا کە ڕۆی مەبلەغی پارەی یا بە مامۆستا سەلاح وتی ئەوە بۆ قوتابیەکان سەرفکە. مامۆستا سەلاحیش بۆ یان بە سینیە پاقلاوە
لەگەڵ سنۆقی حەسیرە بۆ کاتە حەسیرە بوو تو زێ کوواڵەتێکی کەمتر بوو لە حەسیر و بیوسی نەبوو لە پاشا خۆی عسیرە عسیرە حەسیر لە پاشا مەجموعەیە کاتشی بۆ کڕین تەقدیرن بۆ ئەوەی کەوا لە مەجموعەی خۆمانە دووەم بووین شتێکی باشی کردو ئەو بە ڕێزشکەوە کاسەکە ماتی مامۆستا کەریم زەندە هەندێک وێنە هەیە هیچ سەردەمی ئامادەی دەرەچی لە ئامادەی یعنی سەردەمی پەیمانگایە بەڵێ من کە شەشم تەواو کرد لە کولەی دارۆقسە لە جامیعەی بەسڕە وەرگیرام ماوەیەکی کەم لێ داوام کردتر بۆم دوور بوو تەنازولم کرد هاتم بۆ مەحەدی ئیداری سلێمانی چ بەشێک محاسبە ئەمە هی ئەو سەردەمەیە بەڵێوەنی ئەو سەردەمە چیە نەمانە مامۆستا بەڵێ وڵی لە ڕاستیە ئەوەی تەنیشتم ئەمەی ئەم لایەن ئەمە یەکەم باڵا بەرزەکەیان ئەوە کا حەمعەلیە باشە ئەمەیان جەناب ئەوە بەڵێ بەندە ئەوەشیان کاک بەیانە کاک بەیان ئەمەشیان کاک بورهان بوو باشە ئەم سیارەیەشیە ئەو سیارەیەنی خۆم بوو لادە بەوە هاتو چۆمە کرد لاداکەیەکەی تر دەک دوو باوتوانیش بەڵێ لادایەکی باش ئەمەش هەر هیچ سەردەمی با بڵێن پەیمانگایە بەڵێ ئەمە چوین بۆ مووسڵ دەورەی ماهەی دوو زانکۆکانی عێراق بوو لەوێ بووین ئەو تراکسو دەسپی لەبەرەکە بەندەی باش وێنەیەکەیە تو خۆت بە منێ وتی زۆر گرنگە لەلام ئەو وێنەیە خەڵک بیبینێ ئەم وێنەیە بۆ گرنگە لە لای تۆ بەڵێ ئەمە لە پۆلی دوو بووم لە مەرحەلە دوو بووم لە مەحەدی ئیدارە کە لە ئیمتیحان بووینەوە بردینیان بۆ ناحیەی سیروان باش کە بردیان بۆ ناحیەی سیروان لەوێ بیناوی منەظەمات و شتی وایان پێ دروستەکردین ئەمە لە شعبیان پێکردین باش لە ڕۆژی دووەمە تەجەموعێک کرا کویان کردنەوەتیان ڕئیسی منەظەمەی هەڵەبجەی قسەتان بۆ کات باش ڕئیسی منەظەمەی حزبی بەعسی ئەو کاتە باش کۆی کردینەوە قسەی زۆر کرد منیش بەڕاستی هەستا ئەمە سەر پێ وتم پێشەوەی هەستمە سەر پێ وتم بەسە کافی وتی ئەوی چێ بوو منیش دەستمەڵ بڕی وتم منم وتی بابە بۆ وتم ئێمەتان بۆچی هێناوە بۆ ئێرە باش وتی تەوجیهاتی حیزبە وتم ئاخر خۆ من حیزبی نیم مناقم چێ بەسەرەوە وتم من حیزبی نیم وتی دانیشە کەوتی دانیشە منیش ئەوە ڕێک لە دەشتێکا بووین لەولاوە ڕۆشتم و جانتاکەم ڕگرت و هاتمەوە بۆ سلێمانی بەڵام زەریبەکەی ما بەڵێ زەریبەکەی ما لە دوو دەرسا خستمیان سەقافەی قەومی و محاسبە کە ئەو سەقافەی قەومیە نە ئیمتیحانیان نەکردی نە ئەشکەوتی هەر خۆیان دەرەجیاندا لەم دەرسێکی کەشا خستمان هەردوو دەورەکە خستمان مای لەم هەردوو دەورەکەش دەرچوو بەڵام لە ڕقیەوەی کەوتی من قسەم نەکرد لەسەر وشەیەکی یاخی بوو ساڵێکی فۆتان ئەوە برادەرەکانم مەیژێڕنەوە زۆر ژێڕنەوە خەڵکە چێ بۆ سەربازی لە دوای تەخەڕوج ئەچێتە شوێنی ناخۆش بەڵام تو لە شوێنیی خۆشی لە لای گوڵە بە ڕۆژەیەکەوە بەڵێ ئەمە بۆ ئەم جەوە ڕۆماسیە لە عسکەریات تۆزە دەگمەنە بەڵێ ئەمە لە پێنجێن بووین باش لە پێنجێن بۆچی ئەوە چییە هۆکارەکەی چیاوە لەلای ئەو زراعاتە جوانەوە گرتوتە وڵی شوێنەکەم بە جوان نەزانی هەمووشی میوەئین بوو میوە و سەوزە و شووتی و کاڵک و ئەنە هەموو زەرعاتێکی تەواوی داغ لە دڵ بووی دوتە هیچ ڕاستبەکە جوان زۆر ناخۆش بوو عسکەری حیاتی عسکەری زۆر ناخۆش بوو بینەوە سەر وەرزش لە وەرزش تاکی مایتەوە تاکو ئێستا خەریکی وەرزش ئێستاش بەیانیان تەمرین و سێدی خۆمەکەم شەوانیش لە یاریگای چیا هەفتەی جارێکیش لەگەڵ وەرزش ئەمە جەنابتی تەمەنی خۆم بەڵێ ئەمە لە کۆیە یاریمان کرد چوین لەگەڵ یاریکەرە دێرینەکانی ئەوانە یاریمان کرد ئەوە نایناسم حەکەمەکە بوو ئەوەش یاریکەرێکی ئەوێ بوو هینی خەڵکی کۆیە بوون بەڵێ لە پای ئەو هینە لە پای ئەو یاریزانیە پێم وا بێ جارێک لە جارەکان خەڵات کراوی بەڵێ ئەمە خەڵاتی یاریە وەنیە بەڵێ ئەمە بڕوانامەی ڕێزلێنان بە ڕێز ئەدیب غەریب بەڵێ ئەوە لە 2013 خەڵاتی ڕێزلێنانی وەرزشکارە دێرینەکانی سلێمانی وەرگرت پێچگە لەمە چی تر وەرگرت مەدالیەیەکشم وەرگرت کەواتە ئەو مەدالیایەش هەری ئەوەیە کاتێک کە بەڵێ بەڵێ باش ئەمەش مەدالیایەکە
هەر لە پای ئەو هوەرە وەرێگرتوتەوە نیە؟ بەڵێ باشە. ڕات چییە بەرامبەر بە وەرگرتنی مەدالیایەک لە تەمەنێکا کە تۆ هەستەکەی ئەوەی کە کردوتە بەزایە نەچووە؟ وڵا ئەو بەرهەمی لاگوونی ئەو کەسێ من شانازی پێوەکەم نەکردبەوە بەو یاریکەرە دێرینانی کەوا لەگەڵ ماوەبن و تاکو ئێستا شەر ڕێز و خۆشەویستیان هەیە بۆ من. باش وێنەیەکی شێ پێوە گرتووە؟ بەڵێ ئەمەش لەوحەی تەقدیریەکە و مەدالیاکەشە وەرەگرتووە. بەڵێ ئینسان مرۆڤ هەتا ئەم تەمەنەش و هەڵکشاوتریش بەڵێ هەر پێویستی بەهاندان نییە؟ وڵی لە ڕاستیا من حەزەکەم لێرەوە بە هەموو کەسێکی ڕابگەیم تا ئەتوانن وەرزشکەن وەرزش زۆر باشە. بەڵە ڕاستە. یعنی ئامۆژگاری تۆش دووپاتیەکەیتەوە وەکو هەموو کەسێکی کەکە خوو بینە وەرزش. وەرزش زۆر زۆر باشە و ئیسفادەشی زۆر ڕاستە. ئەی کاکە ئەم مناڵەشیە؟ ئەو مناڵە هاوسەرەکەمە. هاوسەرەکەتە؟ بەڵێ تەمەنی 4 ساڵە. وڵی ئەمە تەسەورەکەم لە جژنانە ئەوانیاندا نابوو بە دڵنیایەوە هیچ جەژنە لە بەردەمی سینەماکانە ئاچوونیان گرت بۆ جوانی. باش ئەی ئەمێنێ ئەمەشیان ئەمەی ئەم سەریان هاوسەرەکەم سەیران ئەوەشیان براکەیەتی عەمید سامان جێگری بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیە. کاک سامانی مەحموود سەعید. بەڵێ کاک پیاوێکی جوانە و ئێمە ڕێز و خۆشەویستیشی بۆ نێرین. زۆر سپاس دەکەم. ئەی ئەم دوو کاراکتەرە ئەویشان خەسوو خەزوورمەوەیان کاک مەحموود ئەویشان گەلاوێشخانە. با نەبێ بە پرسیارێکە لە مناڵەکرێ کامیانێ خۆشەوێ؟ وڵی من جیاوازی ناکەم. هەردووکیانە هەردووکیان خۆشەوێت. کامیان تۆزە زیاتر؟ وڵی جیاوازی ناکەم. کاگە دیبگۆ بنێ بۆ نانینەوە من دڵنیام خەزوێتی زیادە خۆشەیە. باشە ئەمەش هەر وێنەیەکی خات و سەیرانە وەنیە؟ بەڵێ ئەویشە. باشە چۆن ناسیت؟ ناسیم. دانی پیا بنێ چۆن ناسیت؟ پێوشی ڕێ لە ڕاستیە تێکڵاویەکمان هەبوو لەگەڵیا پێشەوەی بێنم خۆشەویستم منیژێنم. خۆشەویستی؟ تۆش هێنا جا خۆشیان بەبێ خۆشەویستی نابێت. باشە منیش پێم خۆشەکە و دان پیانانە لێرە بێ خۆشەویستەکەی بە دوو خۆشەویست. ئەمە هیچ سەردەمی ئەوەیە کاوا بڵین ئاهەنگی گواستنەوەیە؟ بەڵێ ئەوە ساڵی 1986 ئەمەی ئەم سەریان دایکمە ئەوەی ناوەڕاستیشان سێرانە ئەوەی تەنی سەیرانیش گەلاوێشخانە. گەلاوێشخان چێ؟ گەلاوێشخان کشی نوریە فەنیە. خزمتانە؟ نەخێر خزم بەڵام بانک نابوو بۆ ئاهەنگە؟ نانەوە گەلاوێشخان خەسوومەوە. خەسووتە بەڵێ بڵام زانی چێکە لەوانی کە بانکرا بۆ ئاهەنگەکە پێ ئەچێ ئەمەش مانگی هەنگوینی بەڵێ ئەو مانگی هەنگوینیە. کوێیە شوێنەکە؟ شوێنەکە دوکانە. دوکانە تێو کاتە هەر دوکان هەبوو بۆ مۆزوعە. وەڵا پێم خۆشە ئەم وێنانە هیچ کاتێ لەگەڵ کاک سامانە تەبەن ئەمە کاک سامانەوە نییە؟ بەڵێ ئەوە عەمید سامانە. ئەوە عەمید سامانە. هیچ کاتێک ئێوە شەڕتان بووە نیزاعتان بووە لەسەر شتێک؟ نەخێر زۆر ڕێزیان هەیە. هیچ شتێکی هاوبەش هەبووە لە بینتانە تۆ ڕاکێشی تۆ ڕاکێشە؟ نەخێر زۆر ڕێزێکی گەورە هەیە لە بینمانە. ئەمە ڕاکێش نییە؟ نەخێر ئەمە خاڵە؟ ئەوەش خاڵە ئەوەش خاڵە سامانە؟ بەڵێ یەکەم مناڵمانەوە شایی. باشە تۆ ئەوەندە وەرزشی خۆشەوێ بۆ مناڵەکانیش حەزەکەی ڕنگ باتەوە ئەمە لێرە ئەمە چییە لە باوەشتا؟ ئەوە لالەی کوڕمە. کاکە لالێ؟ کاکە لالێ. باشە ئەی ئەمە کامیانە؟ ئەوەشان شوێنەی کچمە دووەم کچمەوە. شوێنێ خان؟ شوێنێ خان بڵێ. باشە وێنەی تر هەن کاکە بە سەر لە خۆمان تێگنین. بەڵێ ئەم وێنەیە باسێکی ئەم وێنەیەمان بۆ. بەڵێ ئەم وێنەیە شەیدی سەرکردە کاک شەوکەتی حاجی مشیرە درود بۆ گیانی پاکی. ئەوەی تەنیشی هاوسەرەکەیەتی دکتۆرە جوانێ. دکتۆرە جوانی خوشکێ؟ بەڵێ خوشک. کەواتە کاک شەوکەت بەڕەحمەت بێزاوی جەنابە بوو. بەڵێ ئەمە وێنەیەکە وێنەیەکی زۆر جوانە هەواڵ مامجەلالە. بەڵێ لەگەڵ جەنابێ لەگەڵ دکتۆرە جوانە. بەڵێ ئەمەش لە 2002 گرتومە. باش بابینە سەر ئەم وێنەیە ئەم وێنێش وێنەیەکی جوانە حەزەکەم. بەڵێ
ئەوە لە یەکی متەوەسە بووم لەگەڵ برادێکی خۆشەویستم کاک مەحموو مدیری گومرجی باشماخی ماوەیە لەمەوە پێش لەگەڵ ئەوە گرتووم. باشە توخوا با من کاک ئەدیب یەک پرسیارە لێ بکەم. نازانم ئەو پرسیاریان لێ کردبی یان نا، بەڵام تۆ سیفەتێک هەیە زۆر حەزەکەی ئەو سیفەتە بمێنێەوە خۆی، تۆ جگەرە ناکێشی نەخێرەوەی شێوێک هیچ مەیش نەنۆشیوە بەی شێوێک. باشە ئەی ئەگەر من وێنەیەکی پیشان بە تۆ جگەرەشێ بەدەستەوەیە، تۆ مەیش لە بەردەمتایە شتی وام تیانە لە ناو ڕسمەکانە کە من تەسلیمی تۆم کرد. ئەم وێنەیە کێ؟ ئەو وێنەیە وڵای ئەوەی تیانە بوو تیان نییە، ئەمە خۆم پێیان کردو. خۆ پێیا کرد. بڵێ باش لێرە جگەرەیە و لێرە فەریدەیە و چزانە حەزەکەم ئەو بەسەراتێک بوو. باشە بەس تۆ ئەم وێنێت دیوە؟ وڵی ئەوە تەمەنی 40 ساڵە بێت تقریبا، بەڵام بۆ لای منە ئەم وێنەیە. وڵی نازانم کەوتمەشکەوە. باشە کاکە خۆ ئەم وێنەیە من لە ماڵیەوە نەمهێناوە، ئەمە جگەرێگەن کاکە بەدەستەوە. ئەوە بە تاکی جگەرەیە. ئەمەش مێ هۆی چی ئەم وێنەیە گرتووە؟ بەڵێ ئەمە سەفرەیەکی عینوی بوو چوین بۆ مووسڵ لێکێ لە مەطعەمەکانی مووسڵ نانمانە خوارد. باش کە نانمانە خوارێکی لە خوێندکارەکانمان گوێێشە باش کەس جگەرەی نەوێ کێشە هاتن بە منێوتیان ئەو جگەرەیە بیکە بە دووکەڵ و بیکەرە گوێەوە. باش جگەرەکان نابە من و دوو نەفەسم لیا هەردوو چاومپڕ بوو لە ئەو تووشی کۆکە بووم وتیان با بەوازی دەبێنن لە جاتیەشێ چاگەن لێشێکمان خراپ کرد. مەیەکە ئەوەی شوشە گەورەکە سرکە بوو. ئەمەی نووسراوە فەریدە باڕۆی نووسراوە بەڵام سرکان تێ کرد بوو بە نانەکەەوە بە چێشت و زەڵاتەکە. ئەمەی ئەم تەنیشتیشی ساردی بوو. ساردی ینی پێ سەیرە ئەم وێنەیە زۆر سەیر بوو بەڵام من نەجگەرە خۆم و بەڵام ئاخر ئێمەش ناقمان نییە ئەوە جگەرەیە ئەیبینی بەدەستەوە. فەریدەشە لێکێک لە مەیەکانیش فەریدێ و ناشتوانی بڵێ ئەو کارکتەرە من نیم بەڕاستی وەنیە کامێرەمان پێ بوو دوسێ کامێرەمان پێ بەوەیانگرتەوە. باشە ئینجا منەوەیە هەندێ وێنە هەن وێنەی مناڵ و ئەوانە با حەقیان نەفەوتێ ئەمە وێنەیەکی ترە هەر وێنەی گەلاوێشخانی خەسووتەوە نیە ئەوەی کە وتی خۆشمەوێ. بەڵێ بەتەکی دەرەبێ وەکو دایکم وایە طبعاً وایە دایکی دووەمە. ئەمە کێ؟ ئەمە کچە گەورەکەمە شاییە لە ئوسترالیایە لەگەڵ هاوسەرەکەیە. لەگەڵ هاوسەرەکەی لە ئوسترالیای ماستەری هەیە مامۆستایە لە کولی زەراعە لە سلێمانی. لە سلێمانی ئەم پیاوە قۆزە با ئەوەش کاکە لێ لە چواری کۆمپیوتەرە لە سلێمانی. باشە ئەم عاقڵە بەنازەشیە. ئەمەش کچە بچکۆلەکەمە لالەخان. ئەمیان ناویچی بوو؟ لانەخان. باشە ئەمە وەلی عەهدە ئەوێ بە ڕێزکەی باوکیا بڕوا کاکە لالێ ئەوێ جگەرەنی کێشێ. بەڵێ مەشروبیش نەخواتەوە وەرزشیش بکە. زۆر باشە بە هیوام هەموو مناڵێ بۆ شێوەیە ڕابێت. ئەمە ئیتر سەیرانخانە و ئەوەش جەنابتیت و کە هاتی نەماڵی ئێوە بینیمان چەند ژنێکی بەوی قار و بە میوان و پێوەی دیار بوو کە زۆر دڵسۆزی تۆیە ئەوەم زۆر پێخۆشە. ئەی کاکێ ئەدیب ئەمە کێ؟ ئەویان شوێنی کچمە ئەوە هاوسەرەکەیەتی. ئەمە کچە بچوو دووەم کچمە دووەمە. ئەمەش کێ ئەم پیاوە لەگەڵ ئەمە کاکە چیایە کوڕی شێخ سەعیە خوشکەزای عومەری کەریمەغاکە بەڕێز هونەرمەند ئەی ئەم دوو بەختەوەرە ئەم ئەویشان شایی کچمە ئەوەش کاکە ڕەوەزە ئەمانن کە لە ئوسترالیان کاکە ڕەوەز ماسەرە خوێنێ لەوێ چەند مانگیشی کەمی ماوەی شڵاوی شەگەڕێتەوە. ئەم کچیان ناوی چی بوو؟ شایی خان ئەوەیە کە لە ئوسترالیایە. بەڵێویش لە وێنەیەکی ویستمان دای بنین ئەو لێو ئینزاری کردبوون ئەو وێنەیە دانەنیان چکە وێنەیە ناشرین دەچێت. زۆربەی زۆری کچان کە ڕسمێکی خۆیان بینین ئەگەر جوان نەبێ یان بە جافێک بەسەریایەنەوە یانی دڕێن کە شتێکی باش نییە. ئینسان هەرچوانە بێ هەروایە بەڵام لێرە خانمێکی گەورەیە. ئەوش لانەخانە. ئەمەش هەر لانەخانە. ئەمەش دیسانەوە لانەخانە لەگەڵ جەنابێ. ئەمە شەروێنەیەکی ترە ئەمە شەر پێم خۆشە خەڵک بیبینێ. ئەجا ئەمە بۆ ئەوەی ماڵی کاک بەهادینیش حەقیان نەفەوتی و گلەییمان لێ نەکەن. ئەمە کاک بەهادین و هاوسەرەکەی ژوان خان. ژوان خان باشە
ئەمە کامیانە ئەوە کاکە بەیارە کوڕی یەکەمێتی کوڕی یەکەمێتی ئەمەش دیسان هەر کاکە بەیارە بەڵام کاکە ژیارە ئەو دوو کوڕێ هەیە هەرو دوو کوڕی هەرو دوو کوڕێ کچیان نییە کچیان نیە نەخێر بەڵێ تۆ زانی نەبوونی کچیش لە ماڵا دیسان و هەر نوقسانیە وڵا ئاوەدانە کەس لە ماڵە ئاوەدانە بۆ دایک و باوک بۆ پیری باشن بۆ پیریش باشن ئەمەی زۆر کوردانە پاڵکەوتۆمی چێە کاکە لالەیە هیچ لە زەرەنگەری فێر بووە ئیشەکات لەگەڵ خۆمانە لەگەڵ خۆتان دوکانەکە لەگەڵ خۆمانە ئیشەکات بڵێ ئەمە ئەوە بەڵێ تەواوی شەکە زانێت مناڵتریایەتی ئەمەش هەر بەڕاستی وێنەیەکی تری کاکە لالەیە کە لەگەڵ جەناب تاگرتوێتی ئیترە مە حەقی باوکایەتیە و ئەمە شەروێنەیەکی زۆر جوانە هەمووتانن پێوا بێ وەنیە ئەم کچەکانن هەر سێکیانە لەگە کوڕەکەم لەگەڵ ئەجا یەک وێنە هەیە چونکە ئێمە بەڕاستی کاتمان تەواو بوو بەداخەوە ئەمە وێنەیەکی جەنابتە ئەمەش ئەو وێنەیە کە ویستمان پیشانی بین و پیشانمان نییە ئەم دوو وێنەیە هەردووکیان جەنابتی چی گوزەرە لەم وێنەیەوە بۆ ئەم وێنەیە چی فێر بووی لە ژیان چەندین دەرسمان بینی لەو تەمەنە چەندین ناخۆشیمان بینی ڕاستە تاکو ئەم تەمەنە هەر لە جێژاوەوەی تا ئێستاش من تەمەنی درێژ بۆ خوازم سەرکەوتنە بۆ خوازم بۆ خۆت بۆ کەس و کارەکەی بۆ مناڵەکانێ بمبورە لێرا بەرنامەکە کۆتاییەت پێشەوەیشی جەنابی ئێرە بەجێبێڵی لەگەڵ جەناب تا من تۆ بێ وێنەیەک بێکەوە بگرین بۆی لە داهاتووە کاکەلالە لوتف بفەرمێ بۆ مام کا بە وێنەکانی دوێنێ من زۆر سپاسی جەناب تاکەم سپاسی ئەو برادەرانەکەم کە هیلاک بوون لەگەڵمانە ئێمە سپاس دەکەین کورسات ئاوەدان بێ و ڕازاوەتر و جوانتر بێت گەلێک مەمنون زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ